طبعا ما دوو جۆر عیلاقەتمان هەیە، دوو جۆر پەیوەندیمان هەیە، پەیوەندی نەسەب و پەیوەندی جوغرافی، یعنی پەیوەندی دراوسێتی. عیلاقەی نەسەب بۆ نمونە برا و خوشک، مام و خاڵ، ئامۆزا و خاڵۆزا ئەوانە، ئەوە پێوتری عیلاقەی نەسەب و پەیوەندی نەسەب. ئەبێ ئینسان بە قەدەری توانە لەگەڵیانە چاک بێ و چاکویست بێ. و پەیوەندی جوگرافیش بریتیە لە دراوسێکانت. ئیتر طبعا لە ئاستێکە دراوسێی ماڵ، لە ئاستێکی ترە ئەگاتە دراوسێی شار، لە ئاستێکی ترە ئەگاتە دراوسێی وڵات. زۆر گرنگە ئینسان حەق و مافی پەیوەندی نەسەبی کە بریتیە لە ئەوەی کە لە ڕێگای باوکو دایکەوە پێگەی پێویستە لەگەڵیانە باش بی و حەق و مافەکانیان جێبەجێ بکەیت و هەروەها ئەوەش لە ڕێگای جوگرافیەوە گەیشتی بێت. چونکە برای نەجاری وا هەیە دراوسێ لە برا چاکترە بۆ تۆ. ئەگەر دراوسەیەکی باشت هەبێ لەگەڵ یەکا چاک بن بەڕاستی جێی براو کە سوکارەگرێتەوە بۆ تۆ. لە هەندێک حاڵاتە دراوسەی ماڵ ئەگرێتەوە. بۆ نمونە ئێستا تۆ ماڵەکانی لای ڕاست، لای چەپت، بەرامبەرت، پشتت، ئەمانە پیانەوترێ دراوسێ. لە هەندێک کاتە لە شوێنێکی غەریبیە سیرەکەی دراوسەی شار دەورە بینێ. بۆ نمونە تۆ کە ئەڕۆیتە هەولێر لەو کاتاگەر کەسێک خەڵکی سمود بێ یان کەلاری بێ یان گەرمیانی بێ هەر لە خۆت واستەکەی وەکو دراوسێت وایە. هەست بە ئاشناییەکەکەی کاتێ ئەیبینیت یان کاتێ نزیکتە. لە هەندێک کاتە دراوسێ نیشتمان. بۆ نمونە کاتێ تۆ ئەڕۆیتە دەرەوە لە وڵاتێکی تراژەیە و کاتە کوردێک ببینی یانێکێکی خەڵکی عێراق ببینی هەر لە خۆتۆ هەست بە ئیسراحەتێکی زۆرەکەی و هەست بە ئاشناییەکەی لەگەڵیانە. کەوابوو دراوسێتی وەکو وتراوە مەرج نییە تەنها ماڵ بێ، دراوسێتی ماڵ بێ. جاری وایە دراوسێتی لە ئاستی ماڵیش گەورەترە. بۆیە ئینسان ئەبێ لەگەڵ ئەو کەسانەی کە پەیوەندی هەیە ئەبێ چاک بێ لەگەڵیانە و حەق و مافەکانی یەکتری بدەن. زۆر عیبە بۆ ئینسانی مسلمان لەگەڵ دراوسێکەیە خراپ بێ، زۆر عیبە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەوەنە جبریل وەسیەتی پێکردم، ئەوەنە وەسیەتی پێکردم بە مافی دراوسێ حتا وا مەزانی لە جیاتی باوکو دایک دراوسێتر میراتی دراوسێکەی ئەبا. هەمووت بەخوا لەوانەیە ئاەتێدا بەزێ باسی ئەوە بکە ئیتر میرات ئەبێ بۆ دراوسێ بێ. ئەوەندە جەختێ کرد لەسەر مافی دراوسێ. مافی دراوسێ لە ئیسلامە زۆر گرانە. بەڵام بەداخەوە ئەمڕۆ هەندێک مسلمانان هەن لەوانەیە هەردوو لاشیان ئەهلی مزگەوت بن، ئەم لوتی کردوتە ئەم لاوە ئەو لوتی کردوتە ئەولاوە. نازانم ناوێنن چی لە چی شوێنێکە جێ ئەبێتەوە ئەوە، لە چی ئاەتێکا و لە چی حەدیثێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەگەر بڵێ دراوسێکەم خراپە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جەخت لەسەر ئەوە کاتەوە کە دراوسێکەت چەند خراپ بێت تۆ هەر هەوڵدە باش بە، تۆ حەقەکەی خۆت جێبەجێ بکە، باقیەکەی بەردەستی خوای پەروەردگار. داوای حەق خۆت لە خوا بکە. چی لەسەرتە؟ خوا داوای چی لە تۆ کردووە تۆ ئەوە بکە. مەڵێ مادام ئەو خراپە بێ منیش خراپ بم. ئاخر دەترەوە ئازایەتی نییە. ئەو خراپ بێ و تۆ خراپ بی، ئەو باش بێ و تۆ باش بی. ئیترەوە براینە مە پێی ناوترێ چاکە. ئەمە وەک ئەوە وایە کابرایە قەرزت پێ بدات توش قەرزی پێدەی. ئەوە ئیتر بەشی خوای تیا نامێنێت بەڕاستی.